دەمانەوێت بە کوردی بە کورتی گرنگجی و جوانی و باشی ئەم پێشبڕکێمان بۆ دەرکەوێت. محسین عزیز ناوبژوانی باسی سواری نەودەوڵەتیمان لەگەڵا. ئوستاز یاخۆ بەخێر بێت. ئەگەر ئەلێ ڕابوەستی سپاس دەکەین بەخێر بێ یاخۆ. 4-5 ساڵ پێش ئێستا دیسانەوە ئەلێرە بە یەکەوە دانیشت قسەمان لەسەر تۆر دە فرانس کرد. بەڵێ ئەکید تۆر دە فرانس ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. یعنی نزیکەی وا ئێستا کڵەپی تۆر دە فرانس لە 1 ملیۆن فان نزیک دەبێتەوە. 1 ملیۆن فان بۆ 1 ملیۆن هاندەر بۆ باسی سواری زۆرە. یعنی دەتوانین بڵین بە تایبەتی تۆر دە فرانس زۆرە. 3-4 بوعدی هەیە، 3-4 ڕەهەندی هەیە تۆر دە فرانس. لە ڕەهەندی گرنگجی بۆ کولتور ئەگەر تەماشای بکەین، تۆر دە فرانس چەند گرنگە بۆ ناساندنی کولتور؟ سڵاو لە جەنابەت کاک محەممەد، سڵاو لە بینەران. طبعا تۆر دی فرانس ساڵانە دەکرێت یەکێکە لە هەرا پاڵەوانتیە بەناوبانگەکانی جیهان. لە دوای تۆپی پێوە زۆر گرنگی پێ دەدرێت بە تایبەتی لە فەڕەنسا و لە دەوڵەتە ئەوروپیەکان. طبعاەوە جەنابەت مێژوێکی دوور و درێژت باس کرد کە گرنگی تۆر دی فرانس چەند گرنگە. بەڵام لە بۆ کەلتور و ناساندنی وڵاتان ئێستا من سیر کە ئەگەر ئەوانەی متابعی تۆر دی فرانس بکەن لە قەناتەکانی ڕاستەوخۆ ڕۆژانە سەیری بکەی. طبعا بە کۆپتەر تەسویری شارەکان و کەلتوری وڵاتەکە و سیاحەت بزەبێت فەلاحەکان دەبینین کە جوتیارەکان دەبینین شێوازی خۆیان پێشکەش دەکەن. یعنی ئەو شتێک کە گرنگە، ئەو شتێک کە کەلتورێکی جوانی وڵاتی فەڕەنسایە، ئەو کەسەی کە عەزی لێبی سەردانی فەڕەنسا بکە. بەڕاستی من عەز دەکەم سەیری تۆر دی فرانس بکەن. یعنی لەزەتێکی زۆر چاکی لێوەردەگیرێ. اینجا ئەگەر ئەو هاوشێوەیە ئێستا دەوڵەتانی تریش ئێستا جیرۆ ئیتالیا هەیە، لە ئیسپانیا هەیە، لە بریتانیا هەیە، ئەوانە هەموو لە چاو تۆر دی فرانس ئێستا دەستیان پێکردیا. لە یوگسلافیا هەیە. بەلای تۆ کامیان گرنگ، کامیان لە هەمویان گەورەترن؟ جیرۆ دی ئیتالیا یان لاڤیۆلتا یان تۆر دە فرانس؟ تۆر دی فرانس یەکەمە بەبێ منافس. یعنی هیچ یەکەمە کۆنیەکەی یەکەمە یان ئەوەیە کە زۆر جوان بەڕێوە دەچێت. تۆر دی فرانس لەبەرەوەی مێژوەکەی زۆر کۆنە لە ساڵی 1930 بەردەوامە تەنها لە حربی عالەمی یەکەم لەگەر دووەم وەستا. ئەگەرنە لە هیچ کاتێک تۆر دی فرانس نەوەستایە. لەبارەی کۆنی زۆر کۆنە، لەبارەی سەرپەرشتیکردن و ئۆرگەنایزیشنی ئەو تۆر دی فرانسا ئیهتیمام و گرنگی بە حەقەت هیچ وڵاتەکانی تر نەیانتوانیا بنەرێ. بەشداری تۆر دە فرانست کردووە؟ بەڵێ بەڵێ. ناوبژیوانیش بووی لەوێ؟ بەڵێ. شێوازی ناوبژیوانیتی کردن لە تۆر دە فرانس چۆنە؟ ینی بۆ نمونە ئێستا زۆر باسکی سوارمان هەیە، زۆر کەسی ئەزموندارمان هەیە لە باسکت. بەڵێ. چۆن دەتوانن بەشداری لە تۆر دە فرانس بگورە بەس لە بۆ ڕاستکردنەوەی جەنابەت من وەکو ڕاهێنەر بەشداری وەکو ڕاهێنەر بەشداری تۆر دی فرانسم کردیە، لەگەڵ تیمی بریتانی بەشدار بوویمە، لەگەڵ هۆڵەنداش بەشداری بوویمە. یعنی لەوێ گرنگجێکی زۆر جیاواز بە شتەکان دەدرێ. یعنی ئێمە وەکو ڕاهێنەر کە دەچێت ناو شتەکان، ئێمە هەر ڕاهێنەرێک باسکی سوارێکی خۆی هەیە، چەند باسکی سوارێک بەڕێوە دەبێت. ئێمە تیمێک مەجموعەیەکین، ئێمە هێد کۆچمان هەیە، مدەریبێک سەرپەرشتی هەرە مویشەکان دەکا. بەڵام ئەو مدەریبات چەند مدەریبێکی مساعیدی هەیە لە بەردەستی. یعنی ئەوە تۆ نوێ یاریزانت هەیە لەوانەیە کادری تەدریبی نزیکەی 7-8 کەس هەتا 10 کەس دەبن. یعنی تەنها ڕاهێنەر نییە، بەڵام یەک ڕاهێنەرەیە کە سەرپەرشتی شەکان دەکا، کە ئەستراتیجیەت و پلانەکان جێبەجێ دەکە، بەڵام مساعیدەکانی هاوکاری دەبن لە جێبەجێکردن پلانەکان. بەشداریکردنم لە تۆر دە فرانس بۆ بکە. بەڵێ. باسی بەشداریکردنم لە تۆر دە فرانس بۆ بکە. چه هەستێکە کاتێک کوردێک بەشداری لە تۆر دە فرانس دەکات؟ وەکو وایە بەشداری لە مۆندیالی تۆپی پێ بکەی؟ بەڕاستی بەتاکید ڕێک بەرامبەر مۆندیالی تۆپی پێ. بەڵێ بەڵێ بەڵێ. بەحەقەت من تاکە خەونم و کاتی خۆی کە من بگەمە تۆر دی فرانس ببینم بە چاوی خۆم لە نزیکەوە. خۆشبەختانە لە ڕێگای تیمی بریتانیەوە من توانی پێشتر لەگەر فەریقی هۆڵندی من سەردانم کرد و لەگەڵ ئەوان چوومە تۆر دی فرانس. کاتێک خۆت لەناو ئەو شوێنە مەزنە دەبینی، بەحەقەت ئێحساسێکی زۆر خۆشت پێ دەبەخشیتن. تۆکو هەستێک تەمەشا دەکەیت تۆ تاقە کوردی کە بەشداری ئەو تۆر دی فرانسەت کردیە. من بەحەقەت هەر عەرەبیشم نەبینی. یعنی لە تۆر دی فرانس من تاقە یاریزانێکی عەرەبم نەدیتیە کە بگاتە ئەوە. لە کۆنفرانسەکان من دانیشتیمە بەخوای مامۆستایەک یاخود ڕاهێنەری عەرەبیشم لە تۆر دی فرانس نەبینیوە. با تۆر دە فرانس لە ڕووی ئابووریەوە چەند گرنگە بۆ فڕەنسا؟ گەشتیارێک دەبنە 10 ئەوەندە و 15 ئەوەندە لە کاتی، ینی تۆزێک مقارنەی بکەی
نیو هێندەی ئۆلمپیک گەشتیار دێت بۆ ئەوەی کە سەیری تۆر دە فرانس بێت. بەڵێ ئەکید کاک محەممەد ئەمن لە چاوپێکەوتنەکانی پێشترش من باسم کرد تۆر دی فرانس یعنی گرنگێکی زۆری هەیە لە بۆ گەشتیاران یعنی کە تەمەشا دەکەیت تیمێکی فڕۆکەوانی ئەوانە سەرپەرشتی تەسویری ئەو پاڵەوانی تێدەکەن ئەوان دەتوانن لە ئارزەوە لە ناو سیارە لەسەر پشتی ماتۆر تەسویرکەن بەڵام کە بە کۆپتەر تەسویری دەکەن هەدەفیان ئەوانە جوانی و پێشکەوتنی ئەو وڵاتە پێشکەش بە وڵاتانی دەرەوە بکەن کە بزانن فەڕەنسا چەند وڵاتێکی خۆش و دڵڕفێنە جا ئەوە زۆر کە زوای کردێ لە ڕێگای ئەو بتوڵەیەوە سەرنجی ڕاکێشایە و بچی سەردانی فەڕەنسا بکە من بە حەقیقەت لە کەناڵەکەی ئێوە داوا لە بەرپرسان دەکەم کە پێشتریش زۆر داوام کردیا یعنی ئەگەر ئەمە بتوانین شتێک لەو بابەتە بکەین لە کوردستان وە دەشتوانین بیکەین بەڕاستی سەرنجی گەشتیاریان لە هەموو خەلیج لە بۆ خۆمان ڕادێکێشین لەبەرەوەی ڕێگاوبانی باشمان هەیە لەبەرەوەی سیاحەت و شوێنی گەشت و گوزاری زۆر باشمان هەیە کاتی گونجاوی باشمان هەیە کادیری باشمان هەیە خەڵکی باشمان هەیە ئێمە دەتوانین بیکەین بۆ نەیکەین ئێمەش وەکو وڵاتانی منویستم یەکێک لە پرسیارەکانم ئەوە بێت ئایا دەتوانین تۆر دێ کوردستان دروست بکەین لە کوردستان بە تایبەتی ئێستا لە وەرزی بەهار هیچ وڵاتێک لە کوردستان جوانتر نییە ئەکیت ڕێگەیەکی چاکیشمان ئەکیت ڕێگەوبان ئێستا زۆر زۆر سەلامەتە زۆر ینی دەیان پرۆژێ ڕێگەوبانمان هەیە لە نێوان شارەکان بەڵێ ئەکیت مەودایەکی زۆریشمانەیە کوردستان زۆر فراوان دەتوانین دوێ خۆناغ نەبێت دە خۆناغ بێت دەتوانین ئێستا بەریتانیا دەستی پێکرد بە 5 خۆناغ دوای ئێستا گاندیتی 7 خۆناغ یعنی لە دە خۆناغی تێنە پەڕاندیا کە ئەو وڵاتە مەزنە کاکە ئێمە با بە 4 خۆناغ بە 5 خۆناغ دەست پێ بکەین لە وڵاتە عەرەبیەکان خەلیجەکەندا و جاری وایە 2 خۆناغ جاری وایە 3 خۆناغ بەتەکید یعنی قەتەر و عومان کردی ئێمە دەتوانین لە خۆناغێک لێرەوە دەست پێ بکەین بەرەو ڕواندوس هەموو جوانیەکانی شەلالی گەلی عەلیبەگ و بێخاڵ و ئەو شەقڵاوە و ئەو شوێنە گەشتیارە خۆشانە پیشانی خەڵک بدەین لەوێشەوە ڕوو لە شارێکی تر بکەین شەوێک لەوێ دەوی لەوێ ئێمە دەتوانین لە کوردستان تۆردی کوردستانێک بکەین سەرنجی گەشتیاریان پێویستی بە پاڵپشتی لێپرسراوان هەیە بە حەقیقەت پێویستیت بە سوودێکی بۆ کوردستان هەیە سوودێکی زۆری تۆ کوردستان بە هەموو دنیا دەناسێنی تۆ ناتوانانی لە ڕێگای کەسانی سیاسی کوردستان بناسیێنی لە کۆنفرانسێک باسکی سواری بۆ نمونە ئەوەندە هاندەری زۆری نییە تاوەکو نخبەیەکی زۆر کەم ئێمە کەم تەرخەمی لە خۆمانە لەبەر هاندەرمانیە لەبەرەوە ئێمە دیعایەک ناکەین من ساڵانە لە فێسبووکەی خۆم شتێک دەنووسنە سەر تۆر دی فرانس داوا لە خەڵک دەکەم متابعی بکەن ئەوانەی کە ئێستا متابعی تۆر دی فرانس دەکەن لە قەناتەکان ڕاستەوخۆ 4 ساعت 5 ساعت لە بەری دادەنیشن قەت لێ هیلاک نابن لەبەرەوەی ئەو شوێنە گەشت و گوزارە ئەو شوێنە خۆشانە پیشان دەدا تۆ لە زەتێکی بێزگەلەوەی لە وەرزش خەڵکە وەرزشەوانی عەزی لێ سەیری بکە تۆ هەز دەکەی لە ناو فەڕەنسا دەجولیەوە بگومان زایمە گەلە کوردستان وا بکەین ئەوە سەرنجی هەموو خەڵک ڕادێکێش بۆ بابێنەوە ناو وردەکاری تۆر دە فرانس دەمێکە فەڕەنسیەکان نەبوونەتە پاڵەوان بەڵێ دەمێک ئیکوادۆریەک دەمێک کۆڵۆمبیەک دەمێک سابۆ نمونە تا دیجبووگاکاری سلۆڤینیا بۆتە پاڵەوان لە کاتێکدا فەڕەنسیەکان زۆرترین جار بوون تە پاڵەوان باسی سوالی زۆر باشیشانێ بەڵام لەم کۆتایانە بەهۆی کە ئالفلیپ و بەلجیکیەکان و بەریتانیەکان و کۆمەڵێک باسی سواری سلۆڤینی فەڕەنسیەکان ئاسیان دابەزی هۆکاری چییە ینی بۆ ڕمونە تەنها گرنگی بە تۆر دە فرانس دەدەن وەکو لۆکیشن بۆ فەڕەنسا یان بەڕاستی بەسکی سواری باشیان نەماوە فەڕەنسا پایسکی سواری باشی هەیە بەڵام لەوانەیە ئەمە لە ناو ناوەڕۆکەکەینی لەوانەیە ئەو تیمانەی کە گرنگی بە ئیعتراف دەدەنەوە ئیعترافە یاریزانە چاکەکان تیمە باشەکان بۆ خۆیان دەبن یعنی تیمی باش و یاریزانی باش ئێستا تەمەشا دەکەی فەریقی ئیمارات بناوی ئیمارات باشترین یاریزانی لە بۆ خۆی بردیە لەبەرەوەی پارێکی باش سرف دەکەن بەحرێنیش بە هەمان شێوە بەحرێنیش بە هەمان شێوە تۆ فەریقی وێزمە ئەوانە تەمەشا دەکەی یاریزانی باشیان بردیە بە پارە هەمووی عەقدا تۆ تەمەشا کاتە لە تۆپی پێ زۆر لە خەلیج ئێستا لە سعودیا وای لە هاتە خەریکە ململانی ئەوروپا دەکە لەبەرچی لەبەرەوەی پارە سرف دەکات ئەم پرسیارەی داهاتوومان هاوڕێیانە بێ یۆناس ڤینگیگار دوو وەرزی ڕابردوو بەتە پاڵەوان 2 ساڵی ڕابردوو بەتە پاڵەوان ئەم ساڵ نزیکەی 4 خولەک و 25 چرکە لە دواوەیە نزیکەی 5 خۆ 6 خۆناغمان ماوە بۆ کۆتایی هیچ هەلێکەیە بۆ ڤینگیگار جارێکی دیبگەڕێتەوە و ئایا ئەو 5 خولەکە ئەو 4 خولەک و نیوەی کە لە بووگاکارەوە دوورە هیچ هەلێک هەیە بۆی کە
کەمی ئەمن- بکاتەوە بەتایبەتی ناوچە شاخەوە توندەکان ماوە. هێشتا ماوە ماوە بە تەکید ماوە بەڵێ یعنی ئەوە تیم ئەو تیمەی ئیش لە بۆ بۆگاچەر دەکا لە بۆ مەسەلەن لەیان لە بۆ ڤینگەگار دەکا تیمەکە بڕیار دەدات زاری وایە ئەو تیمە زۆر هاوکاری دەبی یعنی لە بۆ پاراستنی لەوە سەلامەتی بەرنەبیتەوە دوای ئەوە لە هەروازەکان زۆر جاران ئەوانە شوێنە سەختەکان ئەوانە بە پێش دەکەون یعنی تیم دەتوانیشت بکە بەڵام 4 دقه زۆرە یعنی زۆر ئەستەمە تۆ بتانی 4 دقه تعویزکەوە بەڵام احتیمالی کەوتن هەیە احتیمالی نەخۆشی هەیە وەکو ئێمە بینیمان لە مەرحەلەی 15 بوو ڕیمکۆ ئەو یاریزانە بەلجیکێ بەڵێ یعنی ئینسحابی کرد توانای نەبوو کە سێمە لە دوای بۆگاچە و ڤینگەگار ئینسحابی کرد یەک جار لە یەک شوێندا تووشی پێکان بێت دەدەقە ڕابوەستێتەوە هێشتا 6 قۆناغیش ماوە کاکە 6 قۆناغما ئەو 6 قۆناغە لەوانەیە گۆڕانکاری بی بەڵام من هەز دەکەم لەستا هەفتای تەرتیب کاتتان نییە سەیری تۆر دە فرانسکەن کاتتانی بۆ من 4-5 کاتژمێر دابنیشن بە دیار تۆر دە فرانسەوە پێش بکەی باسی سواری بەڵام هەموو شەوێ کاتژمێر 12:30 خولەک سەیری یاخود 12 کاتژمێر 12 سەیری ئەمڕۆی وەرچی کوردستان سوار بکەن هەموو ڕۆژێک راپۆرتێک لەبارەی قۆناغەکانی تۆر دە فرانسێ ئەمڕۆ پشووە سبەی قۆناغی 16 بەڕێوە دەچێت سپاس بۆ محسین عەزیز ناوبجوانی نەودەوڵەتی باسی سواری و سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر شەڕ